ئەو تەوتینەی ستاندەر پێداگیری لەسەر کرد ئێستا هەمووانی هێناوەتە ڕا. هەنگاوی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی لەکوێ چەقیوە و چی لە بەردەم ماوە. بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەوتین و پاراستنی مافی موچەخۆرانی هەرێم بۆتە مەرجێک ئێستا هەموو بۆی دەگەڕێنەوە. کەچی کاتێک تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی بۆ یەکەم جار ئەو داوایی بەهۆی دواکەوتنی موچە ئاراستەی دادگاکە کرد، نوێنەری حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی کەسیان پێی ڕازی نەبوو. کەچی ئێستا لە سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ بەغدا هەمووان پابەندی خۆیان بە بڕیارەکە دەربڕێن. با پێچەوانەی ئەوەی حکوومەتی هەرێم دەیڵێت وەزارەتی دارایی بەڕوونی دەڵێت تەوتین هێشتا بەهۆی حکوومەتی هەرێم جێبەجێ نەکراوە. دکتۆر ڕەعەد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی دەڵێت ئەو داتایی بەغدا بۆ تەوتین دەیویست هەمویان دەستکەوتووە. تاکە ڕێگری بۆ دەستپێکردنی پرۆسەکە سوودانی و پارتیە. سوودانی دەیەوێت لە خولی داهاتوو لەمانەوەی لە پۆستەکەی پارتی پشتیوانی بێت. بۆیە کاتکوژی بە جێبەجێکردنی تەوتین بەو شێوەی لە بڕیارەکە هاتووە دەکات. دکتۆر ڕەعەد دەژڵێت بۆ ئەوەش ئێمە بەپێی یاسا هۆشداریمان بەرز کردەوە تا سوودانی و مەسرور بارزانی و ئاوات شێخ جەنابوتەی سامی دەگرێتەوە نێنە ژێرباری بە شێوەی کەسی بەرپرسیار دەبن بەرامبەر یاسا. ناوبرا و وتیشی بە پێچەوانەی خەڵکی دیکە ئێمە گەشتبینین بۆ ئەم ساڵ. هەنگاوەکانیش لە بەغدا بەپێی یاسا درێژە پێدەدەین تا مافی موچەخۆران بەپێی بڕیاری دادگای فیدراڵی دەسەنین کێ بە هۆکاری تەوتین نەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەزانێت.